سەلامت داوە لە نوێژی مەغریب و لە نوێژی بەیانی. ئەم سونەتە لە بیر ناکەی، ئەم سونەتە لە بیر ناکەی. کاکەیسە ئەمەنە پاداش و بۆ باسەکەم پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمودەیەکی شیرینمان بۆ باسەکە. من و تۆ کە ئەیبیسینی تر نابێت تەرکیکەین بۆ ئەوەی ئەم سونەتە زیندوو بکەیت و ئەم زیکرە بخوێنی. ئەم حەوت پاداشەیەکی ئێستا باسی یەکەم دەست بکەوێ دوو مەرجدان ریاوە. دووەم سەهلە. یەکەم کە سەلامت داوە لەگەڵ ئەم لەو ئەولاد قسە مەکە حتاوەکو ئەم زیکرە تەواوەکەین. دووەم ئەم هەیئەتەی کە دانیشتیتایە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی با قاچی خوار نەکە، با شێوازەکەی مەگۆڕە، هەر وەکو خۆت وەکو چۆن دانیشتی هەڵمەسەوە ئەم زیکرە بخوێنی بۆ ئەم پاداشە دەستکەوێ. زیکرەکە چییە؟ تەواوت کرد نوێژی مەغریب و نوێژی بەیانیان. دوای سەلام توانی بێژی ئەستەغفر الله ئەستەغفر اللهم أنت السلام کە گەیشتیتە ئەم زیکرە وتت لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير. تخوا لەبەریکە زۆر زۆر ئاسانە. دەجار خوێندت ئیتر بۆ خۆ دەتوانی قاچت بگۆڕی و دابنشی و قسە لەگەڵ ئەم لاولاتکەی بەس با بزانین پاداشەکەی چەندێکە. وەڵڵاهی هەر کەسێک ئەم پاداشانە بیسێ حەیفە ئەم سونەتە زیندوو نەکات و حەیفە تەمەڵی لێ بکات. یەکەم خوای پەروەردگار پاداشی ئەوەت بووە نووسێ دە کۆیلەت ئازاد کردووە. الله ئەکبەر. دە کۆیلە چەندێک کۆیلە هەیە لە ناومانە، چەندێک کۆیلە بینی لێرە و لەوێ هەرچی قسەی بۆگەی قەنەعاتت ناکە دە بڕۆ کۆیلەیەک ئازاد کە بزان چەندێکی تێچێ چەندێک قورسە ئەو عەقڵیەتەی بگۆڕی ناتوانی. بەڵام خوای پەروەردگار پاداشتی دەدانە لەوەت بووە نووسێ ئازادت کردوون، هیدایەتیان وەرگرتووە لەگەڵ لەسەر دەستی تۆ. ئەمە یەک. دوو خوای گەورە دە دەرەجە بۆ لای خۆی بەرز دەکاتەوە. سێ خوای گەورە دە پاداش و بۆ نووسێ دە حەسەنە. چوار خوای پەروەردگار دە تاوان و لێ سڕێتەوە. پێنج ڕەسوولمانە فەرمێت ئەو ڕۆژە هیچ مەکروهێک تووشی نابێ، یعنی هیچ خراپەیەک تووشت نابێ. شەش فەرمێ حرەسێکی بۆ داوەزێ، فریشتەیەک خوای پەروەردگار بۆتی داگرێ هاوڵاتی تەکا لەو ڕۆژە لە شەیطان لە زەرزیانەکانی شەیطان وەسوەسە خەوی ناخۆشی تر هەر مەپرسە. حەوتەم خوای پەروەردگار ئەو ڕۆژە هاوکار و پشتیوان تەبێت تاوانت لەلا قێزەون و ناشرین کات تووشی تاوان نەبیت. خۆشی بیسان ئەم پاداشتانە دەبا هەوڵی بۆ بین. ڕەسوولمان صلی الله عليه وسلم فەرمێ خەیر ما قلت أنا والنبيون قبلي باشترین شتێک کە من وتومە و لە پێشی خۆم پێغەمبەران وتویانە بریتیە لە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير. توش دووبارەی بکەرەوە. زانایان